ایمان سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە لە تەواوی بینەرانی کوردستان 24 لە ئەستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە 16هەمین پێشەنگای کتێب لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین. هەڵبەت ئەم پێشەنگایی ئەم جارە کە یەکێکە لە پێشەنگا هەرە گەورەکان نەک لەسەر ئاستی کوردستان و عێراق، ئەتوانم بڵێم لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زیاتر لە 300 دەستگای پەخش و 1.5 ملیۆن کتێب تایدا نمایش کراوە و خەڵکێکی زۆر دێن بۆ سیر و کتێب کڕینیش بەردەوامە. ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەسەر بابەتی ئەم گرنگی پێشەنگا و ئاشکردنەوەی خوێنەر، ناڵێم یاخود هاندانی خوێنەر بۆ ئەوەی لەگەڵ کتێبە جارێکی کە دوور بکەوێتەوە لە تەکنۆلۆژیا. میوانەکەمان زۆر بەڕێز کاک خەسرە و جاف کە من پێم وایە کاک خەسرە و لە دەرەوەی ئەوەیە کە بتوانین ئێمە پێناسەی بۆ بکەین بۆ خۆی نووسەر، خوێنەر، هونەرمەند، هەموو ئەو شتانەی کە هەیە لە کاک خەسرە و جافایە. کاک خەسرە و گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاست دەکەم. کاک خەسرە و بەڕاستی من نەمەوێت لە پرسیارێکە و دەست پێ بکەم بێجگە لە گرنگی کردنەوەی ئەم پێشەنگایە باشە، ینی بجگە لە گرنگی کردنەوەی ئەم پێشەنگایانە دەمەوێت ئەو پرسیارە بکەم بەڕای ئێوە چۆن ئێمە هەوڵ بدەین لەگەڵەوەی ئەو تەکنۆلۆژیا هاتووە هەموو شتەکانی تری ڕاماڵیوە وا بکەین خوێنەر بێنینەوە بۆ کتێب خوێندنەوە وەکو چۆن لە ئەوروپا بۆتە کولتور چ بکەین؟ ئەم ئەمێرانەی کەوا ئێستا بۆتە باو لە نێو میلەتی من و تووە بۆ میلەتانی تر دەستکەوتێکی گەورەیە، بەڵام بۆ ئێمە بۆتە نەکبەت. بڵێ نەکبەت لەبەرەوەی ئێستا حتاوەکو نەک خەڵکە زۆرەکە و دەبا لە 1970 و دەبا ئێستا لە ساڵێکا یەک کتێب ناخوێنێتەوە. ئەمە گرفتێکی نەتەوایەتی ئێستا ئێمە تێدە گرفتێکی نەتەوایەتیە. ئەلبەتە ئەمەی کە جەنابەت دەڵێ ئەمە لە ڕووی بەرنامەوەیە بێ بەرنامەیەکی بۆ دابڕێژی کە چۆنی ململان بکەی لەگەڵم ئامێرانە و کە خەڵکەکە بگەڕێتەوە بۆ لای بۆنی کتێب خۆی من زوو قسێکم هەیە وتومە بۆنی کتێب لە بۆنی ئافرەت خۆشترە بە حەقیقەت وایە بەس گەلێ بێ منهجیت یا پلان ئەلعان گومە، پلانمان نییە ئێمە نەبووە ڕۆشنبیری نەبوو مەسایلی تر. من کارم بە مەسایلی ترۆ نییە، من کارم لەبەرەوەی کار و پیشە و تەقەلاکەم لە دنیای ڕۆشنبیریایە و بە حەقیقەت ڕۆشنبیری ئێستا لە ئاسێکی گەلێک باش کاک خەسرە و پێ دوانێ ینی دەبێ ئێمە لە قوتابخانە سەرەتاییەکانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی مناڵان نزیک بکەینەوە لە کتێب فێری خوێندنەوەیان بکەین بۆ ئیجارێک کە کولتوری خوێندنەوە بێنینەوە. پێ دوانێ بدەبێت لەوێەوە دەست پێ بکەین مناڵ فێری خوێندنەوە فێری چێژی هونەر بکەین. مامۆستا بەتەکید میلەتانی تێگەیشتو و پێگەیشتووی دنیا ئومێد و تەواوی پرۆگرام و پلانیان لەسەر منداڵەکانە، لەبەرەوەی ئەو منداڵانە سبەی پیاوی دوا ڕۆژن پاشە ڕۆژن. ئێمە گرفتەکەمان زۆر لەوە گەورەترە کەوا ئەو منهجیەتەی کە جەنابەت ئاواتە خوازیت بەتەکید بەرنامەیەکی دوور و درێژە، پلانێکی دوور و درێژە و ئەبێ پابەندی بیت. ئەو پابەندبوونە و ئەو دوور و درێژە و ئەو نەفەسا من نایبینم نە لە کەسەکانە و نە لە دەسەڵاتدارانیشە نایبینم. باش کاک خەسرە بە خۆ دەزانی باسی بابگەڕێمەوە سەر تەکنۆلۆژیا. کوردستان وڵاتێکی داگیرکراوە، داگیرکارمان زۆرە لە هەر چوارە لا دوژمنمان زۆرە. پێ دوانیە ئەوانە بە هەموو شێوەیەک دەیانەوێت تەئسیر لە مێشکی کورد بکەن. کەواتە چی بکەین بۆ ئەوەی جارێکی کە کورد ئاشت بکەینەوە نزیکی کەینەوە لە کتێب تاکو بتوانێت بەرەنگاری ئەو هێرش و پەلامارە ئەوەی ئەگەر بڵین ڕۆشنبیریەی کە سواری سەرمان بووە لە دەوڵەتانی دەور و پشت و لە داگیرکەرانەوە چی بکەین؟ ئەو قسەی جەنابتە بە حەقیقەت
من بە نظر اعتیبار وەرێگرم لەبەرەوەی ملەتێک ڕێز و حرمەتی ڕۆشنبیرانی خۆی نەگرێ ممکن نییە ئەگەر خاوەنی ملیاردە ئەمەلیات بێ یەک هەنگاو بڕاتە پێشێ ئەوە یەک دوو بەتەکید هەر کۆمەلگایەک لە منداڵەکانیانەوە دەستیان پێکردو کە وردە ڕۆیشتونەتە سەر ئەوەی کە ئەو منداڵانە بوونەتە زانیار و عالم و داوێنەر و ئەو مەسائلانە ئەم مەنهەجیەتە بەداخەوە ئێمە نیمانە بەڵام معنای ئەوە نییە کە تەماحگیری نەبین دەبێ دەستگایە دەوڵەت دەسەڵات حزبەکان لەم سوالەی کە جەنابەت کردت لەمە فکر کاتەوە ملەتی ئێمە احتیاجی بەم لوغەتە جیهانیەیە کە ڕۆشنبیریە ڕۆشنبیری ئەو دنیاوە ئەو لوغەتە قسەی دەکات ئێمە نابێ نامۆبین لەو حاڵەتە ئێمە ئەبێ وەکو میلەتانی تر بۆی بکۆشین خۆمە لقم نییە بخرێتە دەممان تەقالای دەوێت زەحمەتی دەوێت تێکۆشان دەوێت بەرنامەی دەوێت پرۆگرامی دەوێت منهەجیەتی دەوێت مەزاجیەت دوورە لە منهەجیەتەوە ئەم منهەجیەتەی کە جەنابەت دەڵێ تەقالایەکی زۆری دەوێت بە پێی عەقڵ و بە پێی دراساتێکی زانستی کە میلەتانی تر ئەیکەن حتا وەکو دەربارەی جل و بەرگی منداڵانێکە کە دێنە قوتەبخانە سەرەتایەکان دەربارەی ئەوەیش قسەی دەکەن سەری وردەکاریانەکە لەحدە فەرمووی باش کاک خەسرەوە ببوورە ینی ئەگەر سێریکی ساڵانی شەستەکان و هەفتەکان و تەنانەت هەشتاکانیش بن پێشەوەی ئەم هێرشی تەکنەلۆژیایە بێت بە دوای کتێبێکە ڕامان نەکرد لە چۆ دەستمان کەوێ من دیسانەوە دێمەهۆ سەرەوە ئێستا ئەم پێشەنگا گەورەیە کە لە سەرەتاشەوە گوتم یەک پێشەنگای زۆر گەورەیە سەر و 1.5 ملیۆن کتێبی تایە چی بکەین ئێستا کە لە بەردەستایە چۆن خەڵک ڕاکێشینەوە جارێک کە پێی بڵین مێشکی تۆ کتێب دروستێکاتەوە کتێب فراوانیەکاتەوە مامۆستا من الان 12 کتێبم ئامادەی چاپە دەسە خۆش بێت بەس دوو دڵم چاپی کەم نابێت گوێم لێ بگرە لەبەر من ئەو داخ و ژانەی کە لە دڵ و دەروونمایە بۆ خەڵکەکەیش باسێکم کاکە من ئەبینم ئودەبا 95 لە ساڵێکا کتێبێ ناکرێتەوە باشە خەڵک کەسانێک هەن 50 ساڵان نووسن ناگەرە 12 کتێب من الان دوای 138 کتێب 12 کتێب ئامادەی چاپە لە حەزەیەکی باشە ئەو عشق و وەلەعەم نییە کەوا لە چاپی بدەم ئەمەش دەردەکە ئەوەندە گەورەیە بەنسبەت منەوە من یەک سوالەکەم وەک نمونە ئەم هەموو بۆنە لە کوردستان ئاکرێت تاوەکو ئێستا دیوتە لە سیرەی یەکەما کورسیەک بۆ ڕۆشنبیرێدا بژێ دیوتە من نەمدیوە باشە ئەمە یەکێکە لە بوارەکان کە تۆ ئەتوانی خەڵک ئاشکەیتەوە لەگەڵ کتێبە واز لەم پەندەتی هەڵدانم بێنێ لەم دەستگانەی کە بووەتە ئافەت و زەحمەت بۆ میلەتی ئەمە دەستی خۆش بوو دەست خۆش هەربژیت دەست خۆش بەڵێ بەرەزان دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز خەسرە و جاف نووسەر وەرگێڕ هونەرمەند هەرچی ئەو سیفاتانە هەیە لەم پیاوە جوانەدا هەیە بێجگە لەوەش هەردووکیشمان جافین منی شانازی بۆ ئەوکەم خۆشم جافم ئیمان جارێک کە دەگەڕێنەوە ستۆدیۆی ناوەندایەوە دەستێتا خۆش بن حەک